ڕۆژتان باش بینەران و بیسەرانەوەی کوردستان 24 ئەمڕۆژ دەستەکەینەوە بە پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بن بۆ زانینی هەموو بابەت و ئەو زانیاریانە یاخود ئەو هەواڵە گرنگانەی کە ئێستا لە ناوخۆ و لە جیهانیشدا بۆ ئێوەی دەخەینە ڕوو. ئێمە ئەمڕۆ باس لە تەوەرەکی گرنگ دەکەین کە ئەویش ئەو کەسانن کە خۆبەخشانە هەرچەندە ئێمە هەمیشە گرنگیمانداوە بە کەسانی خۆبەخش خۆبەخشەکان زیاتر لە چینی گەنجان کە لە هەموو بارودۆخەکاندا جێگە دەستیان دیارە. ئێستش بەهۆی ئەوەی سەردەمی کۆرۆنایە و هاوڵاتیان گرنگی زۆر بە ڕێنمای تەندروستیەکانە دەن بەکارهێنانی دەمامک و دەستکێش چەند کەسێک هەستاون لە ڕێگەی خۆبەخشیەوە کارێکی گرنگ ئەەکانی ئەویش دابشکردنی دەمامک و دەستکێشە بەسەر دام و دەستگا فەرمیەکان و بەسەر هاوڵاتیانیشدا بۆ هیوان بینەری بەرنامەکە بن تا کۆتایی پرۆگرام بۆ ئەوەی کە بیسەر و بینەری هەموو ئەم بابەت و زانیاریانە بن لە پرۆگرامی ڕۆژ باشەوە. ساسەڵان. سڵاو لە تۆش و لە بیدەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە لە هەر شوێنێکن وەک هەمیشە لەشساغ و تەندروست و سەلامت بن. بەڵێ ئەمڕۆژ کاتژمێر حوتە و دیسانەوە ئێمە من و هاژە وەستافی ڕۆژباشی کوردستان 24 دەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێدانی زانیاری. ئەوە لە یاد نەکەین ئەمڕۆ یەکێک لە هەرە گرنگترینی ئەو زانیاریانەی کە بە چەند جارێک دووبارە ئەکرێتەوە بۆ هاوڵاتیان ئەویش ئەوەیە کە قەدەغەی نێوان هاتوچۆی پارێزگاکان درێژ کرایەوە تا یەکی حوت و ئەوانەی کە مۆڵەتی ئەوەیان هەبووە تەنها لەڕێی مۆڵەتی ئەلکترۆنیەوە ئەوەش نەما ئەوەش وەستاوە بەڵام ئەوانەی کە مۆڵەتی 24 کاتژمێریان هەبووە لە هەر پارێزگایەکن داواکراوە کە بگەڕێنەوە پارێزگاکانی خۆیان چونکە تەنها ئەم چەند کاتژمێرە ماوە دواتر تا یەکی حوت هاتوچۆی نێوان پارێزگاکان دیسانەوە قەدەغی هاتوچۆیە بۆیە هاوڵاتیان دەبێت ئاگاداری ئەو شتە بن و هیوادارین کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ڕۆژێکی خۆش و پڕوزە بەڕێ بکەن. سەرتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکە. مەسرور بارزانی دووپاتی دەکاتەوە کە چاکسازیکردن و ڕێخستنەوەی داهاتە گشتیەکان ئەرکی لە پێشینەی حکوومەتە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت بە گفتوگۆکردنی دەرەنجامی کاری لێژنەکانی تایبەت بە ڕێخستنەوەی بواری گومرگ و لێخۆشبوونی گومرگ و دەواازە سنووریەکان کرد. لە کۆبوونەوەکەدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لە چاکسازیکردن و ڕێخستنەوەی داهاتە گشتیەکان کردەوە. ئەرکی لە پێشینەی ئەم کابینە نوێ و هاوکات بڕیاردرا لە گشت دەواازە سنووری و خاڵە گومرگەکان بە پێی یاسا کارپێکراوەکان و ستاندەرە نێودوڵەتەکان ڕێک بخرێنەوە. قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان درێژ کرایەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ئەمڕۆ قەدەغەی هاتوچۆی تەواوی لە نێوانی پارێزگاکانی هەرێمی کوردستان تا ڕۆژی یەکی مانگی حوتی داهاتوو درێژ کرایەوە. ئاماژەی بۆش کرد جگە لە تووشبوانی نەخۆشی شێرپەنجە ڕێگەپێدانی ئەلکترۆنی بۆ هاتوچۆ لە نێوان شارەکان ڕاگیرە. وەزارەتی ناوخۆ داوا لە ئەو کەسانە دەکات کە ڕێگەپێدانی 24 کاتژمێریان هەبووە بگەڕێنەوە شوێنەکانیان. 5 کەسی دیکە بە کۆرۆنا لە پارێزگای کرماشان گیانیان لەدەستدا. مەهدی محەممەدی بەرپرسی پەیوەندیەکانی زانکۆی پزیشکی کرماشان ڕایگەیاند کە 24 کاتژمێری ڕابردوو 30 کەسی دیکە لە تووشبوانی کۆرۆنا خراونەتە ژێر چاودێری چڕی پزیشکیەوە. هاوکات هەر لەو ماوەیەدا 5 کەس لە کرماشان بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. بە پێی ئامارە فەرمیەکان تا ئێستا 193 کەس لە کرماشان بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. 1106 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 45 کەسی دیکەش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 1106 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 45 کەسی دیکەش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستاوە. هاوکات 1150 تووشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. تا ئێستا 21315 کەس لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 652 کەس بەهۆی ڤایرۆسەکە گیانیان لەدەستاوە و 9271 تووشبووش چاک بوونەتەوە. ئەمە کورتەیەک بوو لە گرنگترینی هەواڵەکان دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرام.
ئاشکەوتەکانی هەرێمی کوردستان هەمیشە لە قۆناغە جیاوازەکانە بە مەبەستی جۆرا و جۆر بەکارهێنراون سوودیان لێوەرگیراوە. ئێستا دوو فۆتۆگرافەری باشووری کوردستان ئەیانەوەی هەموو ئەشکەوتەکانی هەرێمی کوردستان بە دۆکۆمنت بکەن بۆ ئەوەی لە بواری گەشتیاریدا سوودیان لێوەربگیرێت بە شێوەیەک زانیاری و مێژووی ئەشکەوتەکەەوە چۆن بووە چیتیا کراوە وەکو کوڕاستەیەکی گەشتیاری چاپکەن بڕۆشورێک کە گەشتیارێکیان وی ئاشنا بێ پێی و بڵاوی بکەنەوە. ئەلبەت کوردستان 24ش لە هەنگاوی یەکەمی پرۆژەکەەوە و هەتا ئێستا کاری لەسەر بیرۆکەی ئەوان کردووە. با لەم فیچەرەدا بیبینین. خۆم بە خۆشحاڵ زانم کە لە ماوەی ڕابردوودا 2 ساڵ پێش ئێستا پرۆژەیەکم هەبوو ڕامگەیان بە ناوی نابۆ پشتگوێ خستنی ئەشکەوتەکان. خۆشبەختانە وەکو یەکەمین میدیا کەی 24 ئامادەی دەربڕی هات سەردانی کردم بۆ پرۆژەکەم بەرنامەیەکی لەسەر کرد. لە کوردستانیشدا ئەشکەوتەکان ساڵانێکی زۆر لانکەی شۆڕش و لانکەی خەبات و لانکەیەک بووە بۆ کۆکردنەوەی پێشمەرگە و خێزانەکانیان. توانین بڵێن لەم ساڵانی دواییدا ئەشکەوتەکان پەراوێز خراون. بۆیە ئێمە وەکو دوو فۆتۆگرافەر هەم من و هەم هاوڕێ بڕێزم کاک ناسیحی عەلی خەیات پرۆژەیەکمان هەیە. ئەویش پرۆژەکان بۆ بەسەرکردنەوە و بایەخدان بە ئەشکەوتەکانی کوردستانە. PlayStation اساسا سۆڤان قەت چوویتەتە ناو ئەشکەوتەوە؟ نا من ئەشکەوتم نەبینیوە. نەبینیوە؟ ئەشکەوتم نەبینەوە لەبیرم نێنا. ئەشکەوتەکانی کوردستان زۆر زۆر خۆشە. چەند ئەشکەوت چوونکە زۆر چێژی تایبەتێنانی لە هەر وەرزێکا بێ پلەیەکی گەرمی زۆر جێگیری هەیە. حتا ئەگەر لە هاوینە ئەڕۆیت فێنکە لە زستانە ئەڕۆی سەرماو نییە. ینی بە تایبەت ئەو شوێنانەی منتیقی شار باژەر ئەوانە کە زۆر زۆر ئەشکەوتی تایە هەنێکی هەر هێشتا کەس نەیبینیوە. بەڵام ئەشکەوتیشی تیا ینی بە تاواتی بەختەرم ستۆدیا بێتوانین تیادانیشی ئیسلاحەتی تیا بکەی ئەوەنە خۆشە. چەندین ڕۆکی خۆرسکی تایە لە ناو ئەشکەوتەکە زۆر زۆر کە هەڵبەت کوردستان لەو ڕۆژەوە هەر دەوڵەمەندە ئینشاءالله هەر ئاوادان بێتەکەم بۆ یەکێ لە ئەشکەوتەکان جا دواتر پێم بڵێت چه ئەشکەوتە ڕۆشتی با بزانم چۆ خۆش ئینشاءالله بەیەکەوەچین. بەڵێ لەوەتی کۆرۆنا هاتووە زۆر شت گۆڕانکاری بەسەراتەوە بە تایبەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە هەر هەمومان لە یەک بڕبووینە بە ناچاریوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دابوونەریتەکان لە پارێزگای دهۆکیش تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا گۆڕانکاری بەسەر ئەو کەلتورە نەریتانە هاتووە کە ئێستا لە 150 کەم بۆتەوە. هاوڵاتیانیش داوا دەکەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دابوونەریتەکان وەک خۆی بمێن و گرنگی پێ بدەن بە تایبەتی هەندێک شەوان خەڵکانێک کۆبوونەوە یاریانە کردوێک و یاریە کوردەوارێکان لە ماڵەوە هەرچەند کەمێک کەمیش بوو بەڵام دیارە ئێستا زۆر زیاتر کەم بووە. با پێکەوە ببینین لە دهۆک چ دەگوزارێت لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە.
کۆرۆنا هات و دگەل خۆ چەندین تشت گۆڕین تایبەتین گرێدای بێبوونە و دابوونەریتان بە پارێزگاها دووگەبوویەکی بەرمیاسە کە دوبوونەیاندا گەلە گرێدای کەس و کارن خۆنە و چبوونەیەکە هەبیت پێک بە بەشدارن وڵاتیان دووکێ دگەل هەندێنە و ئەف بوونەیە بمینن لێ زێدەگاوی و قەرەباڵخ ئێدی نەهێنکردن و ji ber ku beriyanha gelek masraf û zêdegavî di behî û şehî û seredanan da dihatekirin. بس قۆناغ گۆڕین دێ سەرداهێن ئەف گۆڕینێت هەنێ پێچە دێ گەهیتە ڕۆژێکی وێ قۆناغێک و بەرەف نامانێ بەس دەمێکی درێژ دێ پێوە مینیتن. ئەف دەلیوێت هۆسا چ کۆڕۆنا بیتن چ هەر کریزێکا دی بیتن دەماچێت بیتن بنە هوکار و نەچاری هەندە گۆڕین تێنەکردن پشتی ئەف هوکارە نەمینیتن هەر دێ بەردەوام بم سەروێ سەلیقێک و ئەف گۆڕینا چێ بووی. ام وی نخوشیه وی موقفی و کودانت آلوس بکینه پیورک بکینه اگرک چندین آسانکاری چندین گورانکاری دناف جواکی مدا بهنه کردن نخواست مد دابونری دادا دیگه چندین اجاری هند دابونری بهنه گورین لیا فر ام وکو خلکی وکو کومالگه او باوری بم چه بد ام بشین هند گورانکاری جواکی خدا بکین Civaknasak dibêjît pêtiviya çi jera em piştgiriya hindênekên ku ev bûneya bi temamî nemînin. Lê pêtiviya piştevaniya hindê bikin bi şêweyekî ciwantir birêve biçît. Ji ber ku gelek cara her ev kombûnine dibine egerê nexweşiyan. شینا شاهیه که تو 2000 نفر را کم کهید لحوله که مصرفی لب که بگو من تو شیب 300 نفر گلک نزیکی خو اوید تو تزانید پیدوین نزیکی تابن اوه کم که بس نه همه تشتی را کهین ها بچه که اوید گله جارا برادرید ما اوه هم بیجین روشن بیرن انتی گشتی نیان جواک ناسن دی بیجین بلا نمینن همه مسیجه که بیجه که پیروز بد افتشته دی جواکی جه گدیر تیفن Gohrîna dabûneridan di komalgeheka wekiya dihûkê da gelek bi zehmet e. Lê gelek caran take kesên vê komalgehê bi xwe dibin eger ku van dabûneridan bi şêweyekê dî nîşan bidin. Lê niha koronayê gihandin raddeyekê gohrîn bihênkirin û piştî wê jî berev ciwantir biçin. Rêjîn Ehmed, Kurdistan 24 Duhok. گرنگ سەلامەتی و تەندروستیە لە هەموو بارودۆخێکدا ئینشاءالله و پەیوەندیانەش بەردەوامیە بێت ئێستش ینی جگەلەوەی کە هەندێک پەیوەندی هەرماوە بەڵام بە بەکارهێنانی دەستکێش و دەمامە یاخود جێبەجێکردنی ڕەنمای تەندروستەکان پارێزراومان ئەکات یاخود دەتوانین سەردانیەکانمان بە کورتی و بە کەمی بکەین بەڵام بە بەکارهێنانی ئەو دەستکێش و دەمامکانە بۆیە هەرمەوێ باسیەوەش بکەم کە گرنگی دەمام و دەستکێش ئێستا چەند زۆرە و بە تایبەتیش ڕێکخراوی تەندروستی گیانی باسی کردووە کە بەکارهێنانی دەمامک باشترین خۆپارێزیە هەر بۆیە یەکێک لەو ڕێکخراوانی کە لە شاری سلێمانی بەناوی ڕێکخراوی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی خانزاد هەستاوە بە دابینکردنی دەستکێش و دەمامک بۆ فەرمانگە حکوومەکان هەڵمەتێکیان ڕاگەیاندووە بۆی کە دابەشیکەن بەسەر کارمەندەکانە ئێمە بۆ زیاتر گرنگیدان بە کارەکەیان و هەروەها بەو کاری هەستاوان پێوە بەوەی کە بزانین ئایا مەبەست چییە ئامانجیان چیە لە دابشکردنی ئەم دەستکەش و دەمامکانە میوانداری بەڕێز پەرێز سابیر هەرچەندە پەرێزخان لە نزیکەوەی ناسم بە خۆشحاڵیەوە پەرێزخان بۆ هیواین کە سەرکەوتوو بن لە ستۆدیۆ سلێمانیەوە لەگەڵمانە بێ ڕۆژ باش پەرێز بە هیوای تەندروستێکی باش و پێمان بڵێ هەڵمەتەکەتان کەی دەستی پێکردووە ئامانجتان چییە لەم کارە؟ زۆر سپاس بەیانی هەموو بینەران باش بەیانی ئێوە باش دەستان خۆش بێت ئەلبەتە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزاد سەر بە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەر لە سەرەتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە پلان و پرۆژەی خێرامان هەبوو وەکو هەموو ئاگادارین کە ئەو تەوژمەی کە سەرەتا هات ڤایرۆسی کۆرۆنا کەرەنتینە ڕاگەیەنرا لەلایەن وەزارەتی ناوخۆوە ئێمە هەرو کاتەش دەست بەکار بووین ڕاستە ئەو کاتە دامەزراوە حکومەکان فەرمانگا ڕسمیەکان نەبوون بەڵام ئێمە دەستمان کرد بۆ دابەشکردنی ئەو خۆپارێزیانەی کە
گرنگە هەبوایە لەو کاتەیە وەکو ماسک و تەعقیم و دەستکێش و ئەو دائیرانەی کە بەردەوام کراوە بوون دەرمان ڕێژمان کردووە سەرتا لە سنووری ئیداری گەرمیان دەستمان پێ کردووە بۆ با بڵێن بنکەکانی پۆلیس بۆ ناوقای مقامێت بۆ بنکە تەندروستیەکان دەستمان پێ کردووە و دواتر لە پارێزگای سلێمانیش هەردەست بەکار بووین ئەو دامەزراوانەی کە خۆمان وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزار پرۆژەی بەردەوامبوونمان هەیە لەگەڵانۆکو بەڕێبەرایەتەکانی تونوتیژی نووسنگەکانی تونوتیژی سنتەری ڕاوێژکاری خێزانی ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو و چاکسازی گرتوخانە و چاکسازی و خانەی نەوجەوانان و خانەی پیران ئێمە توانیمان بە زووترین کات ماسک و دەستکێش و تەعقیم بگەێنینە ئەو شوێنانە کە بەڕاستی زۆر زۆر زەرور بوون. بەڵێ پەرێزخان ئەم هەڵمەتە چەند ڕۆژ دەخایەنێت و تا چەند ڕۆژ بەردەوام ئەبێت؟ بێگومان ئێمە پرۆژەکەمان درێژخایە نەبێ بەداخەوام ڤایرۆسا تاکو ئێستا هیچ وڵاتێک و هیچ لایەنێک هیچ شوێنێک نگەشتەوەی کە ڤاکسینەیە خۆت چارەسەرێ بدۆزرێتەوە بۆمە تا ئەو کاتەی کە ئەم ڤایرۆسە بوونی هەبێ ئێمە ئەتوانین بەردەوام بین لەوەی کە ماسک و دەستکێش دابین بکەین بۆ ئەوەی کە لە ڕووی تەندروستیەوە خۆپارێزی و تاکپارێزی ببێتە ئەوەی کە هەموو هاوڵاتیان پێی ئاشنابن. لە ئێستاشا کە دەبینین دامەزراوە فەرمانگەکانی حکومەت کراوەیە و بەداخەوە هەرچەنە بوشە بە ڕێنمایی لایەن حکومەتەوانە ئەبێ هەر کە هاوڵاتێک سەردانی دامەزراوەیەکی کرد بە ماسک و دەستکێشەوە بچێتە ژوورەوە ڕەنگە خۆتانەزانن لە ڕووی ئابووریشەوە لە ئێستاە بارودۆخەکە چۆنە ئەو کەسە ڕەنگە نەتوانێ ماسک یاخود دەستکێشەکە بکڕێت کاریشی هەیە بۆ فەرمانگەیە ئێمە هەستین بۆ هەڵمەتەی کە لە فەرمانگەکان ئەو پێداویستیانە دابین بکەین تاکو مڕاجع هەبێ ئێمە بتوانین ئەو ماسک و دەستکێشانە تەوزیعکەین و بە هەمان شێوەش بۆ خوێندنگاکان ئەو خوێندکارانەی کە نانتوانیوە داغڵ بن با بڵن لە ئێستاە تاقیکردنەوەیان هەیە بۆی کە لە قۆناغی کۆتایی یا بەشداری بکەنەوانێ توانیمان ئەو خوێندنگایانش زۆربەی بەسەر بکەینەوانێ و ئەو خوێندکارانەش سوند بن لەوەی کە ماسک و دەستکێشیان پێبێت. بەڵێ پەرێزخان وەکو باسی کرد چەندین دام و دەستگا باسی کرد کە چەند ئێوە بەسەریەکەنەوە و هەم خوێندنگەکان فەرمانگە حکومەکان هەڵبەت بەردەوامیتانە بێ بۆ هەموو ئەو فەرمانگانەی تر کە دەمامک و دەستکێشیان بەسەر بڵێن دابش بکەن. بەڵام ئایا ئەو دەمامک و دەستکێشانە لەکوێ ئەیهێنن و کێ دابینیەکە ئابەرهەمی ناوخۆیە یاخود ئێوە خۆتان لە دەرەوە ئەیهێن و دواتر ئەیەن بەو فەرمانگانە؟ بێگومان ئێمە هەر لە ناو پارێزگای سلێمانی ئێمە ئەو ماسک و دەمامکانە ئەو دەستکێش و دەمامکانە ئەکڕین بەڵام خۆشبەختانە تیمێکی گەنجمان هەیە لە سنووری ئیداری گەرمیان کە چەند گەنجێکن چەند کچێکن خۆیان دەمامکەکان وەجلی سەحی بۆ ئەو بنکە تەندروستیان سنووری ئیداری گەرمیان بەرهەمێنن بەڵام بەداخۆی پرۆژەکانمان و فراوانە ئەو کەسانش کە بەرهەمی ئەهێنن کە ئەو گەنجانە لە سنووری ئیداری گەرمیانن بەس فریای ئەو سنوورە ئەکەون واتە سنووری ئیداری گەرمیان بە قەزا کەلار و بە هەموو چواردەوریەوانێ سوودمەند دەبن لی لە ئێستاشە کە ئێمە ڕۆژانە بەداخەوە کە ماسک و دەستکێش زۆر بە زەحمە دەست ئەکەوێ کە ماسک بەڕاستی 50 دانیتیا بوو لە پێشتر و پێژان ڤایرۆسا بە 1500 بۆ سەگەشتۆتە نرخەکەی 20,000 ئێمە هاتین لەبەرەوەی کە پرۆژەمانەیە لەگەڵ گرتوخانەکان لە پارێزگای سلێمانی و لەگەڵ ماڵی داڵدەدان لە پارێزگای سلێمانی
لە ئێستا لەو هەڵمەتیان کە سوود لە کەیسەکان وەربگرین ئەوانیش بە هەمان شێوە ئەو سوودمەندە وەربگرن کە بتوانین لەگەڵ کەیسەکانە شتەکانیان بۆ دابینکەین نمونەی ئەو ماسکانەیان بۆ بنێرین کە بتوانن ئەوان ڕۆژانە بۆمان بەرهەم بێنن بۆی کە فریای ئەوە بکەین بۆ دامەزراحەکەەوە بۆ بوون کە تەندروستەکانیش بتوانین ئەو ماسکانە بگەێنین. بەڵێ پەرێزخان وەک دەزانین کە هەر ڕێکخراوێکیان هەر کەسێک هەڵەسێ بە ئەنجامدانی کارێک دەبێت لە دواتر دەرەنجامەکەیشی چاوەڕوانی دەرەنجامێت چ بە باش چ بە خراپ. هەندێک جار بەکارهێنانی ئەم دەستکێش و دەمامەکانە پێویستی بەوەیە کە لە ڕووی ڕۆشنبیریەوە و تاکانی کە بەکاری هێنن بزانەمە دەست بزڵا بێ لە شوێنێکا فڕێ بدرێتیان بە شێوازێک کۆ بکرێتەوە کە ژینگە پیس نەکات. ئێوەکو ڕێکخراوەکەتان لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە زۆر گرنگی بە ژینگەش ئەدەن ئایا بە دوواداچوون ئەکەن بۆ ئەوی کە دواتر ئەم ماسک و دەستکێشانە بۆ کۆ فڕێ ئەدرێت ئایا لە چاڵمانێکی تەندروست هەیە ئەم بۆی بکرێت یاخود نا ئێوە ئەیدەن و تاوا حەقتانیە کە چۆن دواتر چی ئەبێت؟ ئازانی خاتون گیان ئێمە پرۆژەکانمان بە حکمیەوەی کە کەمی کارمەندیشمان هەیە و فریای ئەو هەموو هەڵمەتە ناکەوێنی ئێمە ئەتوانین ئەو خۆپارێزیە بگەێنین بۆی کە خۆپارێزی و تاکپارێزی و بەردەوام بوونی هەبێ بەڵام ڕەنگە نەتوانی ناوە ڕاستە و خۆ لەگەڵ ئەو یەکە بەیەکەی و کەسانی کە ماسک و دەستکێشەکان پێ ئەدرێ ئێمە ئەو ڕێنمایە بکەین بەڵام لە ڕێگەی هەڵمەتێکمانەوە هۆشیارکردنەوە هەڵمەتێکی هۆشیارکردنەوە سایت و بەڵێ وەکو ئەوەی کە لە سایت و پەیجی خۆمانەوە هەوڵمان داوە کە یاخود بەردەوامیش دەبین لەوەی کە هەر جارێ پسپۆرێک بانگ بکرێ ئەوەی کە لەسەر ئەو خۆپارێزیە لەسەر ئەو چۆن ماسک و دەمامکەکەت فڕێ ئەدەیت یاخود لای ئەبێ بۆی ئەو میکرۆبە جارێکی تر ئەگەر تۆ بۆ دەستکێشم بە دەمامکەکە تۆ بێ بڵاو نەبێتەوە کاتە کەوایەمە هیچمان نەکردووە هەر جارە و لەسەر لایەنێکی خۆپارێزی ئەتوانین هۆشیاریەکە بدەین بە هاونیشتیمانیان. بەڵێ پەرێزخان باسی و کرد کە لەو کاتەیە ئێوە هۆشیاری تەواویان بە ئەو کەسانەی کە بەکاری هێنن و هەڵماتەکەتان بۆ هەر شوێنێک بێ بەردەوام لەگەڵیشیە ئایا چۆن ڕەچاوی مەرجە تەندروستیەکانەکەن لە کاتی هەڵمەتەکەتانە کاتێکە ئەو دەمامک و دەستکێشانە ئەبەن و دابەشیەکەن بەسەر ئەو کەسانێک کە پێویستیانە؟ بەڵێ بێگومان ئێمە لە ئێستا تیمێکی گەنج پێکمان هێناوە کە دابش بن بەسەر ئەو دامەزراوانە و ئەو تیمەش پێیوتراوە و ڕێنمایی پێدراوە کە چۆن لە قەرەباڵغێکە خۆی بە دوور بگرێ چۆن کە کاتێک ئەو دەستکێش و ماسکە ئەدا بە و هاوڵاتیە چەندێک بەلانی کەمەومەترێ بۆ مەترونی وێلەیەوەی دوور بێ و دوجار خۆشیان بە هەمان شێوە دەبێت ماسک و دەستکێش بەکاربهێنن لەبەرەوەی ئێمە کاتێک ئەم هەڵمەتە ئەکەی نابێت لە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین کە چۆن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین بەداخەوە ئێمە ڕەنگە لە دەستگاکانی ڕاگەاندنیش ئەوە بینرابێ کە دامەزراوە حکومیەکان سەرڕایەوەی کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڤایرۆسی کۆرۆنا کەیسەکانی لە هەڵکشانایە دەبینی دامەزراوەکان هەر لەگەڵ کردنەوەی دەرگاکانی زۆرترین قەرەباڵغی بەخۆیەوە بینی کە ئەشبینرا هەمووی بەڕاستی بە جۆرێک ئەوەستان هەر گەشت نەئەدرابەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بوونی هەیە بۆیە ئێمە ڕەنگە لە دوجاریشا ئەگەر کاتێ ماسک و دەمامکەکە ماسک و دەستکێشەکە بدەین بە هاوڵاتیان ئەو هۆشیاریش بدەین بڵین تکایە لە یەکەوە دوور بن قەرەباڵغێکە بەو شێوەیە دروست مەکەن. بەڵێ پەرێزخان هەندێک فەرمانگە هەیە کە ئێوە جەنابەت ناوت هێنا وەکو ئەوانەی کە بە بەردەوام خەڵکێکی زۆر سەردانی ئەکات هەبووە فەرمانگەکە ئەوە ڕەت بکاتەوە پێویستی بە دەمامک و دەستکێش نییە یاخود بە پێچەوانەوە فەرمانگە هەیە بۆ چەند جارێک داواتان لێ بکات کە هاوکاری بکەنەوە؟ بەڕاستی ئێمە ئەو فەرمانگە شوێنانەی کە پرۆژەی بەردەواممان هەیە لەگەڵانوەکو سەرتا ئاماژەم پێیاکە بەڕێوەبەراتی تونوتیژیە نووسنگەکانە سەنتەی ڕاوێژکاری خێزانیە ماڵی داڵدەدانە و چاکسازیە بەردەوام
چونکە پرۆژی بەردەواممان هەیە لەگەڵ بەردەوام پێمانەڵن کە ماسک نەماوە تاقیم نەماوە دەستکێشمان نەماوە توانیمانە بەردەوام بۆیان دابینکەینەوە بەڵام ئەم فەرمانگە حکمیانەکە ئێمە جگەل لە پرۆژەکانی پێشتر خۆمان کە هەمان بووە ئەمە پرۆژەی ئێستایە کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسی ئێمە دەست بەکاری لەگەڵیانە هەر ڕۆژوی خۆمان ناساندووە و یەکجار ئەتوانین بچین بۆ ئەر فەرمانگەیەک و ماسک و دەستکێشیان بۆ دابین بکەین نەک بە بەردەوامی ئێوە ئەوان پەیوەندیمان پێوەکەن بڵێن ماسک و دەستکێش نەماوە کەواتە ڕێیتێناچێت کە هەڵمەتی دووەم ڕابگەێنن بۆ دووبارە دابشکردنەوەی ئەو دەستکێش و دەمامکانە وەکو سەرەتا ئاماژەم پێ ئێمە تاکۆم ڤایرۆسە بوونی هەبێ ڕەنگە بەردەوام بین لەسەر ئەوەی کە ماسک و دەستکێش بدەین بە هاوڵاتیان لەبەرەوەی کە جگە لە دایرەکانی ئەو گروپەشمان لە شوێنە گشتیەکانی شاڕادەوەستن کە ماسک و دەستکێش بدەن بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە هەر ببێتە ئەوەی کە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکرێ بەڵام خۆشبەختانە لە قۆناغی ئێستادا دەبینین لە چاو پێشووتر تەوشمی پێشووتری ڤایرۆسی کۆرۆنا خەڵک زیاتر بەتایبەت ماسک بەکار ئەهێنێ ینی هۆشیارەکە خەریکە وای لێ دێت دەبێت بۆی کە خەڵک هەمووی تێبگال لەمەوەی کە ڤایرۆسی کۆرۆنایە بەڵێ جەنابە دووسێ جار ئاماژەت بۆ کرد کە ئێوە دەستکێش و دەمامک بەسەر فەرمانگەکانە دابش ئەکەن جگە لەوە هەڵتان نەداوە لەگەڵ دەستکێش و دەمامەکەکە هەندێ وشیاری زانیاری یاخود بە شێوەی بروشور لەگەڵ ئەوەیە بۆ ئەو فەرمانگانەی کە خەڵکێکی زۆر هاتوچەی بۆ ئەکات یان وەکو سنتەری داڵدەدانە یان سنتەری ڕاوێژکاری خێزانی لەگەڵیشا بروشور دابین بکەن بۆ خەڵکو لە ڕێ ئەوە هۆشیاری زیاتر خەڵک بەرزترکەنەوە بەڵێ بێگومان ئێمە هەروەکو بەردەوام پرۆژەکانی خۆمان پرۆشەرمان هەبوو بۆ پرۆژەیەکە تایبەت بووە بۆ ئەم هەڵمەتەش پروشەری تایبەتمان هەم بووە بە نزیکەی 3 بۆ 4 ئێمە دروستمان کردو بە شێوازی هەڵواسین بۆ دامەزراوە حکومەکان بە شێوازی نامیلکەی بچووک بۆی کە لە ناو دەستکێشەکە و ماسکەکە ئەیانین بە هاوڵاتێنە بۆی کە هەم نیشانەکانی ئەم نەخۆشیەیە هەم خۆپارێزیەکانە بەسەر چۆن خۆمان پارێزنی چۆن تاک پارێزی بەکار بهێنین ئەم ڕێنمایانە هەمووی بوونی هەیە وەکو ئاماژەم پێیا نزیکی 3 بۆ 4 مۆدیلمانەیە کە بەو شێوازانە دابش یەکەین و هاوڵاتیان دەبێت لی سوودمەند بن. بەڵێ پەرێزخانەگەر بە کورتی وەڵامی دواپرسیارم بیتەوە ئەویش ئەوەیە کە هەمومان نەزانین لە سەرەتای کۆرۆناوە تا ڕادەیەک ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان کەمتر بوو لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و ڕێکخراوەکان کەمترە هاتنە پێشەوە بەڵام بە حکومی بەڕێستان لە مێژە لەگەڵ ڕێکخراوەکان کار دەکەن و ئەزمونێکتان هەیە پێتان وایە بۆ لەمە دوا ڕۆڵی ڕێکخراوەکان چۆنە بێ و چۆن یەنە مەدان و بە تایبەت لەگەڵ ئەم بارودۆخەی کۆرۆنا دروستی کردووە؟ بەڵێ بێگومان نەگەر وەکو ڕێکخراوەکەی خۆم ئاماژەی پێکەم ڕێکخراوی خانزاد تەمەنی بە 26 ساڵ هەڵەکشێ بەڵام تاکو ئێستا بەردەوام بووە پرۆژەکانی بەردەوامەوە زۆر بە جددیش کاری کردو و کەسانی کە پرۆژیان لەگەڵ ڕێکخراوی خانزادە بۆ شایەتی ئەوەن کە پرۆژەکانیان چۆن جێبەجێەکەن و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەمیشە ئەبێت لە حاڵەتی تەواویە لە حاڵەتێکی نەخوازراوە دەبێت پرۆژەی خێرا پلانی خێرایە بێ کە لەبەرەوەی کە تۆ ڕێکخراوێکت هەیە دەبێت ئاگاداری بارودۆخەکەبی ئەبێ پرۆژۆ پلانی ئەوەت هەبێت کە چی بکەی لەو کاتەدا. بەڵێ زۆر سپاس دەکەین قاتووە پەرێز سابیر کە وەکو بەرپرسی بەشی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی لە ڕێکخراوی خانزاد لەگەڵمان بوویت و زۆر سپاس بۆ پرۆژەکەتان و هیوای بەردەوامیتان بۆ دەخوازین سپاس کە لەگەڵمان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بەپێی توێژینەوەیەک کە بەکارهێنانی دەمامک مەترسی توشبوون بە کۆرۆنا کەمەکاتەوە ئەوە هەر ئەو بابەتە بوو کە باسمان کرد و گرنگیمان پێیا هەر لەسەر ئەوەش تەوەرەکەمان بەردەوام بوو کە دەمامک چەندێک گرنگە بۆیە تۆڕی هەواڵی CNN بڵاوی کردوتەوە کە ژمارەیەک زانە و پسپۆر لە تەکساس و ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا توێژینەوەیکیان ئەنجام داوە تێیدا بەراوردکاری لە نێوان ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە نێوان نیویۆرک و ئیتالیا کراوە. بەپێی دەرەنجامی توێژینەوەکە بەکارهێنانی دەمامک بەراورد بە ڕێگەکانی دیکەی خۆپاراستن لە کۆرۆنا سوودی زیاترە. بەڵێ ئاماژەشیان بەوە کردووە بەستنی دەمامک هاوشێوەی خۆکەرەنتینکردنە و مانەوەیان لە ماڵەوەیە
و چونکە داپۆشی دەمولوت بە دەمامک ڕێگری لە گواستنەوەی ڤایرۆسەکە دەکات لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە، بەڵام لە کاتی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و کەرەنتین بە کۆکە و پشبین هاوڵاتیان تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن و لەلایەن خۆشیانەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بۆ کردووە کە کۆنتڕۆڵکردنی گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی هەواوە پشتگوێ خراوە، بۆیە پێویستە هاوڵاتیان دەمامک بەکاربهێنن. زۆر جار سۆڤانە بینین دەمامکەکە کە ئەندێ لە ژێر چناگادانرێ. ئەمە ئێستا بۆتە جێ تێبینی لای زۆرێک لە پسپۆڕانی تەندروستی و هەتا دوێنێ لە ڕێگەی هونەرمەندە جیهانیەکانەوە باسی ئەوە کراکە بەکارهێنانی دەمامک لە ژێر چناگا هیچ سوودێکی نییە و بەکاری نێنی باشترە لەوەی لەبەرێتەوە ئەو دەمامکە بۆ داپۆشینی دەمولوت و هەوا ئەو هەوایە کە هەڵی نەمژی جا ئەگەر لەم بەشەی چناگاداینەی هەتا باس لەواکرا هونەرمەندەکان یان تەنها مۆدێلە ئەو مۆدلێکە ئەگەر هیچ سوودێکی نامێنێ بۆیە بەکارهێنانەکی وەکو خۆی بە تەندروستی کە دەمولوت داپۆشێ پارێزراوترە بێت. بەڵێ دواتر ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی ئاوی دەمولوتەوە ئەگوازرێتەوە چناکە هیچ پەیوەندێکی بە مۆزوعەکەەوە هەر نییە تەنها ئێستا وەکو مۆدلێکی شیلات و بەکارێنێ وەک بڵێ لە پێمە بەڵام هەر لێرە دایانێن وێتکە ئەەکەین لە هاوڵاتیان کە ئەگەر ئەو ڕێکارانە بە جێبەجێ ئەەکەن بە تەواوی بە دروستی بەکاری خۆپارێزیەکان ئەنجام بدەن بۆی کە بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستاش بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. ئەم بەیانە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە بە تایبەتی لە ڕێی پامنێرمان ڕێژین ئەحمەد ئەوەی بینەر و بیسەر دەبینە دهۆک بۆی بزانین زانیاریەکان لە دهۆک چین و ڕۆژی دهۆک چۆنە و چۆن لە ئەمڕۆوەکە داخستنی ڕێگای نێوان پارێزگاکان و قەدەغی هاتوچۆ ڕادەگیرێت تا یەکی حەوت بەبزانین لە هەورێ لە ببورن لە دهۆک چ باسە و ڕێژین چیت هەیە لە زانیاری و گفتوگۆکان پەمانی بگەێنیت. ڕۆژت باش ڕۆژی.
بله روژاواجی باش بیتن از باس لگشتی ل روژاو و چالاکی و او نوچه الپارزگاه دو که افروکه هین باز بگم دیاره کدهی به ایواری و پشتی کو دبار سال دا میره ازدیان کوچا داویه گیری جبوی 4 وکیل هادبون دانان جبون ده کاروبارن می پره بن کو کاروبارن ازدیان دیسان هر وکیلک جبو تشتکی هادبو دانان کو دیاره میر کامیران خضر بک کو دهی ایواری کو وکیل وی آینی بو کوچا داویه کر پشتی چند روزا دمات نخوشخانه داج اگر نخوشیه که کوچا داویه کرو ترموی هر دهی بو شویدی بو مالاوی ها تروانه کرون دیسان خلق شیخان و خلق ازدی کردن ازدی به دفو شباب و قولان پیشوازی لترموی کرو بریار بکو دهی دمالا خداما ترموی دمالا خداما و افروکه ده هتا و شارتن للشيخان دیارکو ریو رسم ازدیان گلک دو جدانه اگجار کسی که وصای گرینگ دناوا ازدیان دا کوچا داویه بکتن بگمان فشارتن و دیسان ریو رسم نوان گلک جدانه بگمان گشتن دهاتی دا هفکارن ملویره هنه و دیزان یارین پتر بو بینرین هجا و گوهزن باس لندشی بکم کودهی هموه کشو هوای پارزگاه دو که گلکی گرتی بو همو عور بون دیاره کودهی ایواری برسیو بارانکا گلکا پهس لسنور پارزگاه دو که هاد وی کجی لآمیدیه لقضا آمیدیه برسیه لدو کسان دا کسک به سختی بریندار بو نهال جیر جودری آنوجدار الپارزگاه دو که کسی که دیجی ده تمنه 45 سالی دابو پیشه آوی مامستاو گیانه خوش دستا کو برسیله دابو بس لندیجی بکم کو بچین سر باس کرونا و قطعه هاتنو چونه دیاره کو پارزگاه دو کجی او بریار وزارت آناف هاتیه کو تا اکی هفت هاتنو چون دنابا پارزگاه دا نمینیتن آنجی به تدریش کردن لورا پارزگاه دو کش بیه که ده پابند بیش بر کو گلا زالگه هنه چندین زالگه بو چندین پارزگاه دیچن لیوه که کو گلا کس کد خوازن برف پارزگاه هندی بچن یانجی سردانام بکن چکاره کبی چه خلقی وارا بیتن لی دیاره کو وزارت آناف خبر یارده تا اکی هفت به تدریش کردن باز لندیجی بکم روشا کرونا الپارزگاه دو که کدو 24 دم جمرم بوریدا 466 پشکنین هاتی نکرن لسنور پارزگاه دو که بگشتی دیاره کو بتنه دو حالت ام ویروس کرونا هاتی نه تومار کرن جوانا کو ظلامه که 40 سالی و دیسان دیگل کچکا 16 سالی برکفتی نخوشا وینا جنا هفته 5 سالی نه اول بردارش دیاره کو دی کرانتینه دابون لقضا آکره دیاره باز لندیجی بکم کو ریجه یا توجبوین ویروس کرونا دو که گشت 935 کسا تنها 56 کس نوا نخوشخانه این پارزگاه دو که داماینه بله زور سپاس دکین روژین که لەگەڵمان بوویت سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ڕێژین بۆ گفتوگۆکەت هیوای ڕۆژێکی تەندروست و پڕ لە سەلامەتی بۆ خازی سپاس ڕێژین بەڵێ دوایی چەند مانگ وەستانی کار و چالاکی قوتابخانەکان ئێستا لە ژێر چاودێری ڕێکخراوەکان و حکوومەتی خۆجێی ویلایەتی فلۆریدا لە ئەمریکا خێوەتگە و چالاکیەکانی وەرزی هاوێنەی قوتابخانەکان بۆ منداڵان دەستی پێکردوتەوە بەڵام بێ ڕێکار و ڕەنمای تەندروستەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ڕەچاو بکرێن و جێبەجێش بکرێن با لەم بارەیەوە ئەم ئین هاوسە بینین کە سۆڤان بۆی ئامادە کردوون لە دوای داخستنی قوتابخانە و کەرەنتینەکردنی هاوڵاتیانی فلۆریدا هاوشێوەی هەموو ویلایەتەکانی دیکەی ئەمریکا و هەموو جیهان منداڵان و کەسانی بە ساڵاچوو لە ڕووی باری دەرونیەوە دوو توێژی کۆمەڵگەن کە بەهۆی دەرنەچوون لە ماڵ بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە باخچەکان یاخود چالاکیە بە کۆمەڵەکان ڤایرۆسی کۆرۆنا زۆرترین کاریگەری لە سەریان دروست کردووە. هەرچەندە ئەم کارە ئاسان نییە بەڵام لە پێناو دەروونێکی تەندروست بۆ منداڵان و لە هەمان کاتدا ژینگەیەکی تەندروست و خاوێن دەبێت ڕێوشوێنێکی گونجاو بگیرێتە بەر چونکە دواتر باشداربووانی خێوەتگەکان منداڵانن و لە کاتی یاریکردن و چالاکیەکان لە یەک نزیک دەبنەوە بە هەمان کەرەستە و یاریانەش کات بەسەر دەبن کە هاوبەشە لە نێوانیاندا.
بۆیە بۆ کەمکردنەوەی ئەو قورساییە دەبێت لە پەرستاران و چاودێرانێکی تایبەت ئاگاداری منداڵەکان بن و دووری نێوانیان بپارێزن. کردنەوەی خێوەتگە هاوینەیەکان هەنگاوی باش بوو بۆ گەڕانەوەی منداڵەکان بۆ کەش و هەوایەکی تەندروست لە ڕووی دەرونیە و ئامادەکردنیان بۆ قوتابخانەکان. بەڕاستی منداڵەکانمان لەژێر فشارێکی دەرونی زۆردا بوون. جیاوازتر لە ساڵانی پێشوو چالاکیەکانی ئەم خێوەتگانە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا تایبەتکراون بە ڕێنمایی و هۆشیارکردنەوەی منداڵان لە خودپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. بەردەوامبوونی تەشەنە سەندنی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە مرۆڤایەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە و لە هەمان کاتدا ئاسایی بوونەوەی ژیان بۆ سەردەمی پێش کۆرۆنا وای کردووە لە جیاتی خۆ کەرەنتینکردن و لە ماڵەوەمانەوە فێری هەڵس و کەوتکردن و خودپارێزی بن بەرامبەر ئەم ڤایرۆسە بە چاو نەبینراوە. بەڵێ سۆغان دەست خۆش بە هیوانەوەی کە کار و چالاکیەکانی قوتابخانەکانی خۆشمان دەست پێ بکاتەوە بە جێبەجێکردنی ڕێنماییەکان. وەک لە ئەو راپۆرتەش بینیمان ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو کایەکانی ژیان دەستی خۆی خستۆتە بیناقاقای ژیانەوە بۆیە ئەبێ ئێمە بەرامبەری بۆستینەوە بە خۆپارێزی و ڤایرۆسی کۆرۆنا بە قەبارە و بڕی جیاواز کاریگەری کردوتە سەر زۆرینەی کایەکانی ژیان. ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا لە تورکیا کاریگەری کردوتە سەر بەرهەمهێنانی فیلم و زنجیرە درامەکانیش. لە کاتێکدا دراما و فیلمەکانی ئەو وڵاتە بینەرێکی زۆریان هەیە لە سەرتاسەری جیهان. Li Tirkiye yek ji wan sektorên ku ji ber bayişa koronayê karên xwe rawestandî sektora film û drama an ku zincîreyan e. Di her du mehêmborî de gelek kompaniyên berhemhêneriya filman dikin, proje û kêşanên xwe betal kirin. Hin zincîreyên ku beriya pandemiyê beşên xwe stok kiribûn jî di vê maweyê de ew beşweşandin. Lê hinek jî li gel rîska nexweşiyê jî projeyên xwe berdewam dikin. Li ewsetên ku kêşanên wan berdewam in, xebatkarên ku 18 dem ji mêran dixebitin, ji vê rewşê bigilî û gazindin û dibêjin, produktor an ku çêkerên van projeyan di warê bergiriyan de jî tevdîrên başwer nagirin, her wiha ji ber wê hemû xebatkar bi rîska nexweşiyê re rûbrû dimînin. Bazı yapım evleri özellikle de koronayı fırsat bilerek normal zamanda لەگەل مەترسیا ڤایرۆسا کۆرۆنایê mixabin setên ku milêt xebtin bergiriyên ku tên wergirtin kêmen û mesafeya navbera me de hema bêjin hîç nîne. Em divan şert û mercan de nêzî 18 dem ji mêran dixebtin. Gelek caran produktor perê me nadin yan jî bi derengî didin. Em ji to harîkariyan jî nikarin sûd werbigirin. Her wiha ji ber xebata zêde em pirî caran nikarin malbata xwe jî bi rojan bibînin. kalmalarına sadece güvenliksiz bile değil. Xebatkarê kompaniyeke din Burak Uygun jî barkişan ser rewşa aborî û got piştî pandemiyê karên televizyongeriyê taybet jî sektora film û zincîreyan gelekî rawestiya. Jiloma gelek xebatkarên vê sektorê di warê aborî de di nava rewşeke gelekî xirab dene. Tabii ki insanlar da geçinemez. Bi destpêkirina belavbûna vîrusa koronayê re karê me her kêm bû. Bu karên ku em berdewam dikin jî nikarin mûçeyên xebatkaran baweke rêkûpêk bidin. Wexta hê nû ev nexweşî dest pêkirî li mekanên çêkirina filman bergirî baş bûn. Li bi demê re ev bergirî sist bûn. Bi rastî jî em di şert û merzên zehmet de dixebitin û rewşa me gelekî xirab e. Reklamcılar Derneği'ne Ji destpêka rojên pêşî yên koronayê gelek kompaniyên filman projeyên xwe taloq kirin û hewldan ji bo xebatkarên xwe sermiyaneke peyda bikin. Lê hê jî ev rewş bi awayekî serkeftî encam nedaye û gelek xebatkar di nava bergiriyên sist de bi mûçeyên kêm li benda çareseriyekê rojane zêdey 17-18 dem ji mêran dixebitin. بەڵێ بەم بابەتەوەم بیرکەوتەوە هەژەگەر ببیرت بێ پێشتر جاران دراما سووریەکان زۆر کەناڵەکانیان گرتبەوە بەڵام لە دوای تێکچوونی بارودۆخی سووریاش بە هەمان شێوە دراما سووریەکانیش زۆر کەم بوونەوە ئێستاش وا دراما تورکیەکان بە هەمان شێوە تر ئەمە کۆرۆنایە و حەقی بەسەر ئەم وڵات نییە بۆ هەر هەموو یەکسانە
بەهۆی بڵاوبوونەوەی مەترسیەکانی کۆرۆنا ڕێوڕسمی خەڵاتی ئۆسکار بۆ ساڵی داهاتوو دواخرا جا بابزانین کە بۆچی و لەبەرچی ئەم ڕێوڕسمە بۆ دابشکردنی خەڵاتی ئۆسکار داخراوە کە بەهۆی بڵاوبوونەوەی مەترسیەکانی کۆرۆنا ڕێوڕسمی خەڵاتی ئۆسکار دواخراوە تۆڕی هەواڵی ABC بڵاوی کردوتەوە بەهۆی بڵاوبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتی ئۆسکار چەند مانگێک دوا دەخرێت. بڕیاریشە لە 25 نیسانی ساڵی داهاتوو ڕێوڕسمەکە بەڕێوە بچێت. هاوکات بۆردی ئەکادمیای ئۆسکار دەستنیشانکردنی بەرهەمە بژاردەکانی بۆ مانگی شوباتی داهاتوو دواخست. هەروها ئۆسکار ڕێڕۆستمی کردنەوەی مۆزەخانەی وێنەی جوڵاوی بۆ 30 نیسانی داهاتوو دواخست. هەرچەندە ئەم ساڵ کە ڕێوڕسمی ئۆسکار بۆ فیلمەکانی 2009 بەڕێوە چووکە فیلمی پاراسایت بوو خەڵاتی ئۆسکاری وەرگرت لە هەموو ڕووەکانەوە و جگەلەوە چەندین ئەکتەری دیار خەڵاتیان وەرگرت بەڵام دیارە بۆ ئەم ساڵ ڕێوڕسمەکان دوا ئەکەوێت هەرچەندە لە کۆتایی ساڵە ئۆسکار بەڕێوەچێت بەڵام پێچێت کە ئەوەی ئەم ساڵ کۆرۆنا درێژەی کێشاوە هەموو ئەو ڕێوڕسمانش گۆڕانکاری بەسرا بێت و دوا بخرێت چەندە ڕێوڕسمی ئۆسکار چێژێکی زۆری هەیە بەتایبەت بۆ هەوادارانی فیلم بەڵام ئینشەڵا هەرەکرێ بەڵێ کۆمەڵە خەڵک چاوەڕوانی ئەوە دەکەن کە ساڵانەکە ئەو خەڵاتە بەکان فیلمانە دەدرێت بۆیە ئەو هەموو هیلاکی و هەموو مادوبوونە بۆ بەرهەمێنانی فیلمێک و دواتریش خەڵاتەکە دوا بخرێت وەک باسی لەوە دەکرێت. بەڵێ ئێساش بە بەهای دراوەبیانەکان و نرخی زێر و زی و لە بازارەکانی هەرێمی کوردستان من هەموو جارەڵم زیویش کەچی بەس هەر نرخی زێڕەوتونە لەبەرەوەی حەزە لە زیوە قەنا زیو هەر هەرزانترە. بەڵێ لە دوای و گرژ و ئاڵۆزی کە دروست بوو لە ئەمریکا هەموو ویلایەتەکانی گرتەوە لە دوای کوشتنی جۆرج فلۆید وای کرد کە ئەو هەموو خۆپشاندانە بکرێ هەڵبەت ڕاگەیانکە ڕۆژنامەنووس ڕۆڵێکی گرنگیە بێ لە گواستنەوەی ئەو بابەتانە یاخود ئەو تونند و تیژیانەی کە ڕوئەیە بۆیە ئەوانیش بێبەش نابن لە ینی بەرکەوتنی ئەو تونند و تیژیانە هەرچەندە دووبارە سۆڤان ڕەشپێستێکی دیکەش کوژرا ئەمە بێگومان پێئەچێت کە دۆخەکە زیاتر پڕستر بکە کە لە 2 هەفتەدا لە ئەمریکا 400 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە بەپێی راپۆرتێکی ڕەخراوی بەرگری لە مافی ڕۆژنامەنووسانی ئەمریکا دوای کوژرانی کەسێکی ڕەشپێست لەلایەن پۆلیسێکی وڵاتەوە دروستبوونی گرژی و ئاڵۆزی دوجار فراوانبوونی خۆپشاندانەکانیشی لێکەوتەوە پێکدا هەڵبژان و گرژی لە نێوان خۆپشاندەران و پۆلیسی ئەمریکا دەیان پێشێلکاری ئەنجام دران یەکێکیش لەو پێشێلکاریانە تونند و تیژی و پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە بەپێی راپۆرتی ڕەخراوەکە لە ماوەی تەنیا 15 ڕۆژی خۆپشاندانەکانی ئەمریکا 400 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراون. بەڵێ وا ڕێکخراوی بەرگری لە مافی ڕۆژنامەنووسانی ئەمریکاش راپۆرتێکی لەبارەی پێشێلکاریەکانی بەرامبەر ڕۆژنامەنووسان ئاراستەی دۆناڵد ترامپ کردووە و داوای پاراستنی گیانی میدیاکەرانەکات و دۆناڵد ترامپ ئەمڕۆ بریاری گۆڕانکاری لە پۆلیسی ئەمریکا دەدات هەرچەند ئەو لە سەرەتا پێی وا بوو و داوای ئەوەی کرد کە خۆپشاندانەکان کب بکرێتەوە بەهێزی سوپا و ئەمریکاشەوە لەیان نەکەین کە یەکێکە لە وڵاتانەی کە مافی ڕۆژنامەگەری تێیدا زۆر ئازادە بەڵام لە دوای ئەوەی کە ئەم بارودۆخە ڕووی داوە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت و بابێن عێراق ببینن لە عێراقا کە چۆن مافی ڕۆژنامەنووس پێشێل دەکرێت بە تایبەتی لە کەرکووک و ئەو ناوچانە هەرچەندە زۆر جار بەپێی راپۆرتەکان باز لەوە کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانیش هەیە بەڵام زۆر جار لە ڕێگەی لەوتەی پسپۆران یاخود کەسانی شارەزا لەو بوارە و باز لەوە کراوە
بەراورد بە جیهان ئەوە تا بە ئەمریکا کە وڵاتێکی چەند ینی بانگەشەی دیموکراتیەکە کەمترە بەوەی کە بەتایبەت لە هەرێمی کوردستان بە هیوای ئینشەڵا ڕۆژنامەنووسان لە هەموو بارودۆخەکاندا سەلامەت و سەرکەوتوو بن و هەمیشە پارێزراو بن. بەڵێ بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕێژباشی کوردستان 24 هیوادارین کە بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوەی بینەر و بیسەر ببێت و زۆر سپاسانەکەی کە ئەم کاتژمێرەتان بە ئێمە بەخشی لەگەڵ ئێمە بوو. هەر شاد و سەرکەوتوو بن.